بەناوی خودای بەخشندەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سوپاس و ستایش بۆ زاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نیعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بەرجێ بەسەر گیانی پاکی پێشەوامان، نوری چاو تازی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. السلام عليكم ورحمة الله وبركاته. ئازیزانم خۆشەویستانم، ئەمە هەروە لە زنجیرە بابەتەکەی خۆمان ڕێگای گەیشتین بەچێ بە قەلب. پاش ئەوەی کە باسی چەند سیفاتێکی قەلبی زیندوومان کرد، ئێستا چەند سیفاتێکی تری نیشانەکان و علامەتی قەلبی زیندوو باز دەکەین بۆ ئەوەی ئەگەر ئەو نیشانەمان لێبێ حەمد و سەنای خوای گەورە بکەین کە دڵمان زیندووە، بەڵام خوا نەخواسە ئەگەر ئەو علامەتەمان لێ نەبێ بەڕاستی دەبێ هیممەت بکەین، حەوڵ دەین، کۆشش بکەین بۆ ئەو علامەتە و ئەو نیشانەی ژیانی ناودڵمان بۆ دروست بێتن. علامەتێکی تر لەو علامەتانەی کەوا دڵی زیندوو هەیتی ئەویش ئەوەیە کە ئەو ئینسانە کە خاوەنی ئەو دڵە یەک غەمی هەیە، هیچ غەمی تکەی نییە، ئەویش غەم و پەژاری قیامەتیتی، هیچ غەمی تکەی نییە. واللهی نەغەم لە دنیای دەخوا، نە لە پارە و پول، نە لە منداڵی، لە نەنەخۆشی، نە لە بێسەروبەری، هیچ غەم ناخوا. ئەوەی غەمی سەرەکیتی ئەوەی کە لە قیامەت نەجاتی بی، یەک غەمی هەیە کە ئەویش ئاخیرەتە. سبحان الله، واللهی ئەوە غەمی هەموو غەمەکانە کە ئینسان دەبێ بە وردی غەمی قیامەتی لەسەبی. باشە لە بیدایەتی بەبیرتان بێ ئێمە پێنج مووقیفی زۆر قورسەیە لە قیامەتێ خۆمان حاضر کردو بۆ ئەو پێنج مووقیفە. ساحبی ئەو قەلبی سەلیمە ئەو کەسەیە کە خۆی لە بۆ ئەو پێنج غەمە حاضر کردووە. غەمی ئەوەی کاتێک کە دەفتەری وەردەگرتەوە بەڕاستە وەری دەگرتەوە یان بە چەپە. غەمی ئەوەیتی کە ئایا کە دەفتەرەکەی دەچێشن ئایا چاکەی زیاتر دەبی یان خراپە. غەمی ئەوەیتی کاتێک کە بەسە پردی سرادا دەڕوا ئایا قوتار دەبی یان قوتار نابی و دەکەوێتە خوارەوە. غەمی ئەوەیتی کاتێک کە بە خزمەت ڕەب العالەمین دەگا دەتوانی سەر هەر بڕی، دەتوانی سەری برنکە، شتەکانی هەموو لە بۆ خوای گەورە کردووە، هەتا خوای گەورە پێی برێ ڕاستت کرد، یان هەموو شتەکانی ڕیا و درۆ بووە کاتێک کە خوای گەورە پێی برێت درۆت کرد، هەموو مەلایکەتەکانیش پێت برن درۆت کرد. ئەخە مووقیفەتی زۆر سەختە ها. پاشان ئایا بەڕاستی ڕووی هەیە بەرامبەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕاوەستی؟ ئایا بەڕاستی لە دنیای خزمەتکاری ئەو پێغەمبەرەی کردووە صلی الله عليه وسلم؟ خزمەتی سیرەکەی کردووە، خزمەتی سنەتەکانی کردووە، خزمەتی شەریعەتەکەی کردووە، خزمەتی دینەکەی کردووە. ئەو پێغەمبەرێک کە هەموو ژیانی لەسەر ئێمەدانە، ئێمە جوزئێک ژیانی خۆمان لەسەر ئەو پێغەمبەرەدانە. ئایا بەڕاستی شکل و دیمەن و حەست و خست و هەستان و دانیشتنم ئایا وەکو پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کە پێغەمبەر بمبینی من ڕازایمەوە بە سنەتەکانی و بۆم خۆش کراوم بە سنەتەکانی و خۆم ڕازاندیتەوە بە ئەخلاقە جوانەکانی، ئەو کات خۆی لە مندا دەبینی و دێ باوشم لێ دەداتن. یان ئەوە تا کەسێکی ڕەشم ئەبینێ هەموو قەلبم گوناح، هەمووی مخالفەی سنەتی ئەو، هەموو مخالفەی ئەخلاقی ئەو کە هەر نامبینێ و پێشی خۆش نێ بمبینێ و بەڵکو ڕوشم لێ وەردەژێڕیتن. ئازیزانم بەڕاستی ئەوە غەمیە، ئەوە غەمە. سان ئەگەر ئەو غەمەی بوو خوا هەموو غەمەکانی کەیل و عیلاج دەکا، بەڵام ئەتوو بەس غەمی دنیایەت بی، بەس غەمی ئەوەت بی زگت تێرکەی، بەس غەمی ئەوە بی دەوڵەمەند بی، بەس غەمی ئەوەت بی منداڵەکانت بگەنە مەکتەبی عالی و گەورە، بەس غەمی ئەوە بی منداڵەکانت لەو پەری ڕەفاهیەت و بەخۆ لەو پەڕی خۆشی و ڕەفاهیەت بژی، بەس غەمی ئەوەت بی گەورە بی و دەسەڵات و کورسی وەرگری، بەس غەمی ئەوەت بی بگەیتە بەرزترین پلەی شەهادە، بەس ئەوەی غەمی ئەوەت بی لە خۆش گوزەرانیدا بژی و لە عەیش و نوێژدا بژی.
بخداي غمي قيامة ويران الدكاتة أجا بس غمي أود بي بحق القرآن هل إسرحان ناكي بغمر إخوة صلى الله عليه وسلم سبحان الله باسي أودو حالتي لك كسي كقيامة كبس غمي قيامتي بي وكسي بس غمي دنياي بي أوي بس غمي قيامتي تي خواسي خلاتي بيدا بخشي يا كمين ضلي خوش دكا تساوي تير دكا وهروا رزقي شي لبودي وبكيفي خوي بلام أو كسي كوا بس غمي دنيايتي ضلي مشوش دكا تساوي شي زور رزيل وقرد سوق دكا كب حياتي تير نابي وهروها هزار مشغلتي شي لو بيدا دبي كهيس جاني شي بيسر وبرو حملنا أو مشغلتانا دبات السري عزيزاني من والله با إما غمي إما بس غمي قيامت به راسا أما غم لإسلام دخوين غم لقرآن دخوين غم لمحمد المصطفى أخوين كبرزيان بقرين كبرز بي كخزمتي أو إسلام بكن غم لمسلمان دخوين بلام أو باش غمي قيامت مان أو غماني كدش خوين أو همول بو غمي قيامت مانا أو غماني دخوين بو إلا غمي قيامت نزات مان بيتن كواتي ما يغم مان هي أو غمي كتار بون مانا لقيامت وغمي أو بيز موقفي كباسم كله بيز موقفي نزات مان بيتن أجر تو أجر من أجر همومان براسي أفكر دكينوا أو غممان هي والله نشاني أويك ظلمان زندو خالي شتر لعلامة كاني ضلي زندو أويا كالرزيلة بتسي بوقت نك بجرفان نك ببارة رزيلني ببارة بلو رزيلة بوقت وقتي خوي نافوتيني ببلاش كيس كاتو ساتي خوي بصايع نادا سكو دزاني اگر هر وقتي لي بروا او قورترين جوهري لدسرو يشتيا هر دقق لتمني بروا دزاني او قورترين زرري كلوا بانو منك تامبو بينمو بانو منك زندو تامبو بينمو هاد منك بسيط يعني هاد زور بسيط بيغمبري خواده فرمي صلى الله عليه وسلم هر كسق يك صلواتي لسامن ليه بدا خاصار خلاتي دداتي يك صلوات يعني ده كاسة ناك دو ثانية الله ما بك بين ثانية كاكا ما بين ثانية يك صلواتي للدم اللهم صل على محمد وعلى آل محمد اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد ما بين ثانية يك صلواتي للدم ونيا لهر بين ثانية أتوك صلواتك اللي ده خوات سوار خلاط دداتي خلاطي يكم خوات دخير اللي ده المسي خلاطي دوام خواد ده گناح لسرش دكاتوا خلاتي سيم خواد ده پلت بر زكاتوا خلاتي تارم كلا همي قورترا خواد ده صلوات لسلي ده سبحان الله أتو ببين سركة ببين لحظة ببين ثانية أتو تسار خلاتي وردقري ده گناحي رش دبتوا ده خير دقاتي ده پلا برز دبيوا خواي متعالى جل وعلا ده صلوات لسلي ده سبحان الله باشا دزاني أما خسارة من دين والعصر إن الإنسان لفي خسر قسم بزمانا أي محمد صلى الله عليه وسلم حمو مروفا كان لخسارة من دين براسي إما لخسارة من دين أوي قلبي زندو أوي الشيتو هاري كردوا شون لدقر أو همو بين سركان برون شون لدقر أو همو بخشيش وعطا ومهرباني خواي قورة لقيسي بسي كابراي أو كرزيلة بوقتي خوي سبحان الله حرب السورة فاتحة كسطو بستو دو حرفة يك زاري دخويني هزارو دو سطو بس خير دقاتي سبحان الله هزارو دو سطو بس خير أتو بس بسورة فاتحة يوري دقري سكو هر بيتك للقرآن بدا حسنة بيغمر أفرمي عليه الصلاة والسلام أما نارم ألف لام ميم حرفك بلقو درم ألف حرفك ولام حرفك وميم حرفك بس ألف لام ميم بسي خير دقاتي سبحان الله دي أو كسي كروجي سنجز أقل قرآن دخيني سبحان الله دبي تسخير وبركتك لبوبي يا رب كواتا براستي باباي قلب زندو قلب سليم أو كسي قد وقتي خوي بفيرون هذا
لێ ناگەڕێ لە دیار فلیمەکی 5 سعاتی 3 سعاتی دانیشی بزانم ئەو فلیمە چی بەسەر لێ هیچیش ئیسیفادەی لێ داکە ئەم دەڵێم تەماشای شت بکەم بەڵام شتی بە منفعات شتە کە سوودی دنیا و قیامەتی تێدابی نەگەر هیچ سوودی دنیا و قیامەتی تێدا نەبی ئەمە خۆ ناڵم ئینسان بەردەوام زکری بکابر نا دەبی ئینسان ئیسراحاتیش بداتە خۆی دەبی ئیسراحاتی لۆ جسمت لۆ ماڵت لۆ منداڵت بەڵام ئەوانەشم هەر بە عیبادەت حسێب دەکەم ئەگەر بەخۆشم بەرەک دانیشم ئیسراحات بکەم تەماشای شتێک بکەم تەماشای شتێکی بە ئیستیفادە دەکەم ئەگەر جێ لە شتێک بڕابگرم جێ لە شتێکی بە ئیستیفادە دەگرم ئەگەر لەگە ماڵ و منداڵیشم بم شتێکی بە ئیستیفادەیان فێر دەکەم کەواتە بەردەوام ئەمن وەقت و ساتەکانی خۆم هەر هەموو بە منفعات و بە خێر و خێرات دەبە مەسەرێ نەک ئەوها ئەو وەقت و تەمەن و سات و کاتانەمان هەر هەموو بە بەلاش و بە فیرۆ بڕوە ئازیزانم هەموو ئەو کەسانی کە لە دنیاە گەورە بوون ئەو کەسانن کە ڕەزیل بوونە بە وەقتی خۆیان ئەو کەسانەی کە سەخین بە وەقتی خۆیان بڕوا بکەن لە دنیایش بچووکن لە قیامەتێش بچووکن بڕۆن ئەوانەی کە قورئانیان لەبەر کردووە چێن ئەو کەسانن کە ڕەزیل بە وەقتی خۆیان ئەو کەسانی کەوا خێر و خێراتێکی زۆر دەکەن بەڕاستی جێی پەنجەیان دیارە ئەو کەسانن کە ڕەزیلن بە وەقتەکانی خۆیان ئەو کەسانی کە خزمەتی دینیان کردووە کە شتێکیان پێشکەشی ئیسلام کردووە کە شتێکیان بۆ ئەو ئینسان و مرۆڤایەتێ کردووە ئەو کەسانن کە ڕەزیلن بە وەقتی خۆی بڕۆن تەماشای ژیاننامەی ئەو کاتیبانە بکەن یەک کتێبتان پێ دەڵێم ناوی قیمەت الزەمن عند العلەما عەبدولفەتاح شێخ عەبدولفەتاح ئەبوو غودە کتێبێکی ناوی قیمەت الزەمن عند العلەما زۆر زۆر گرینگە ئەو کتێبەی بخوێنەوە لەو کتێبەی باسی چێ دەکا باسی کابرایەکی دەکا ناوی ئیبن جەوزی ئەلحەنبەلی ئەلبەغدادی طبعا عالمێکی زۆر زۆر گەورەی خەڵکی بەغدایە دەزانی دەڵێ چێ دەڵێ قەسەم بەخوا 22,000 مجلد کتێبم خوێندیتەوە 22,000 مجلد کتێب جا کتێب ئەحملی ئەوەندە ئەستور ئەوە کتێبە نەک ئەو کتێبە کچکۆکانی 150 پەڕە هەمووی 500 و 700 لاپەڕی ئەو پێی دەڵێن کتێب 22,000 مجلد کتێبی خوێندیتەوە پاشان دەفەرمی قەسەم بەخوا 2,000 مجلدیش کتێبی بەو 250 نووسیتم سبحان الله ئەمە چی کردووە ئەمە چ ڕەزیلێکی کردووە بە وەقتی ساتی خۆی کەسێک کە بێوێ گەورە بێ بێوێ خزمەت بکە ئاوا دەبێ ڕەزیل بێ بە وەقتەکانی خۆی بەڕاستی ئەمەش ئەگە دەمانەوێت ساحبی دڵێکی سەلیم بین و ساحبی ڕۆژێکی پرسنگدار بین لە ڕۆژی قیامەت و ڕوومان بێ بەرامبەر پێغەمبەری خوا سەرما برنکەین بە ئاگامان لە وەقتەکانی خۆمان بی با وەقتەکانی خۆمان ئیستیغلال بکەین لە غەیری چاکە و باشە نەبی نەیفەوتێنین ئازیزانم یەک لە عالمەکانی تر کە ئەو کتێبە باز دەکا ناوی ابن العقيلة ابن العقيل الحنبلي البغدادي طبعا دو ابن العقيل هيك شيء نحوية كألفي ابن مالك شرح كردي أو فقيهة أو بياوا كتابة شيء الفنون أو كتابة لزماني مغولو تتركان كانت صالي 656 هاتن بغداد داجر كرت سبحان الله كتابي أو بياوز بقر لا فاوي فوتاني كتابة كان هاتو هر هم يا لنا آوي دزلكر هم يا سلطان دنو أوي تكشان لنا آوي دزلكر أو كتابة دو مجلدي ما هو إسا لأنترنت ليد الفنون ابن العقيل الحنبلي البغدادي دو مجلدي ما هو بيتاني شان دا أم كتابة سل مجلد بباشا 800 مجلدة 800 مجلدة سبحان الله أما تسي كردوها أم كابرا ترزينيكي كردوها بوقتي خوي تاكو تنها يكتبي 800 مجلد بيتن سبحان الله عزيزانم طبعا أو بياوا حل بو خوشيتان بيت بلم كما صفاتي زور لما مستعيني خوش مع بوا كاتي كوا نسيتي كتابة كي نسيتي طبعا بقميش يعني نسيتي قال يخو قال هم بيكزارينان مسري دبي أوي بمركبة كي قا بيشك دبي بمركبي كي لام أو زقا بدو حركة أو قميشة كور دبو دايدنا حتى دبو دباز قميش همو دادنا باشا روي لديواري دكر همو تساعدك له أو جوان نوكا كي تساعدك كسايدك روي لديواري دكر نوكا كي قميشة كان تساعدك دوي دزولا يقدر فقيه كان قلت قربان أو تصد لي كاتيك قميشة كان تساعدك قلت حتى أو دباز قلمي تساعدكم 50 آياتي لقرآن بيروز دخينم سبحان الله أما باينا لخومان دست بان بقورانيان دكرت
لۆ چێ با وەختی زایعا وەختی مردووە با لە خۆمان گۆرانی برێت نا کولێ دەگەڕێ ئەو چارێگە ئەو نیو سعاتە لە تەمەنی کە خەرێکی ئەو قەرەمانەی بە بەلاش بڕۆ دەبێ ئەو نیو سعاتەش لۆ خۆی ئەجر و سەوابی ئەوەی مڕازعی قورئانی بگاتێ. ئازیزانم بەڕاستی ئەگەر ئێمە دەمانوێ لە قیامەتی سەربەرز بین و خاوەنی دڵێکی سەلیم بین بە ئەگەمان لە کات و ساتەکانی خۆمان بی بۆ بە تەواوکردنی بابەتەکە تاکو دەرسی داهاتوو بەخوای گەورە تا دەست پێرم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.